لێرەکانی هەفتەی پێنجەمی خولی نایبی کوردستان بۆ یاری باسکە هەردوو یانەکەی شاری هەولێر ئاسۆوەکات بە یەک گەیشتن. هەردوویانە زامدارەکەی خولەکە چونکە هیچ سەرکەوتنیشیان لە خولەکەدا بەدەست نەهێنا بوو. بەر لەوە یاریە ئاسۆ بە دەستپێکی باش هاتە نێو یاریگە و چین خاڵی کۆ کردەوە. وێستوەشت بە 16 خاڵ پێشکەوت. لە چارەکی دووەم یاریزان یەکات بە خۆیان کەوتنەوە و کەمێک جیاوازەکەیان کەم کردەوە بە 20 بە 14 خاڵ ئەنجامی چارەکی دووەم بوو. لە چارەکی سێم یاریزان یاسۆ جیاوازەکەیان گەیاندە 17 خاڵ دوای ئەوەی 24 بە 13 پێشکەوتن. لە چارەکی چوارەمیشدا یاریزان یاسۆ دەرفەتی گەڕانەوەیان بە ئەکات نەدا و لە خاڵەکانی ئەم چارەکەدا هاوتا بوون 14 بە 14 و جیاوازەکە وەک خۆ بە 14 و جیاوازەکە وەک خۆی مایەوە کە 17 خاڵ بوو بە یاریەکە بە 8 خاڵ بەرامبەر بە 6 خاڵ بە سوودی یانەی ئاسۆ بە کۆتا هاتوو. دوای سێ شکست بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوون. خاڵەکانی گەیاندە 5 خاڵەوە کادیش هەمان ڕێژەی خاڵی هەیە کە لە 5 یاری 5 شکستی هەیە و خاوەرتایەکانی ڕیزبەندیدان هەردوویانە.